ڕەمەزانە ئیتر بەرەو ڕەمەزانە چین کاکە بەرەو مردنە چین باەکی ئەگەر شەریک بۆ خوا قەرارە سوێن بە غەیری خوا هاوار لە غەیری خواکە سوژدە بۆ غەیری خوا بە ئەچێتە سەر قسن و حیوانی بۆ سەرە بڕێ من ذبح لغەیر الله فقد ئەشرەک پێغەمبەرە فەرمێ صلی الله عليه وسلم هەر کەسێ بۆ غەیری خوا سەر ببڕێ ئەوە شەریکی بۆ خوا قەرارە با بە تەوبە بگەڕێتەوە ئەو خوایە فەرمێ وقال ربكم ادعوني استجب لكم لێم بپارڕێنەوە من لێتان قبوڵەکەم بۆ لە غەیری خوا پاڕێیتەوە ئەم باباتانە عەقیدەن ئینسان پێی تێپەڕێ بەسەر پردی سیڕات ئینسان لە دنیا سەرفرازە بێ ئینسان لە قیامەتە ئەمن و دڵنیایی وەرەگرێ تەوبەی لێ بکە و لە خوا بترسێ واجبە لەسەر من بە تۆی بڵێم واجبە لەسەر تۆ جێبەجێی بکەی واجبە لەسەر تۆ بە کەسوکارەکەت بڵێ منیش بە تۆوە هەتاکو خەڵکە نەچن بۆ ئاگر کاکە گیان کەس زۆری لەسەر کەس نییە بەڵام سبەینی قیامەت لئین ئەشرەکتە لەیەحبەطەن عەمەلوکە وەلەتەکونەنە من الخاسرین ئەگەر شەریکی بۆ خوا قەرارە ئەوە هەموو کردەوەکانت بەتاڵە بێتەوە کەسێکی خەسارەتمەندی